Really, I answered this question earlier. I want this. هشیار محمود ئاغا زێباری ساڵە 1953 لە کرێژدای بوو دژیە لاوینیدا تێکلی سیاست و ڤەلڤینە سیاسی یا کوردی بووە لە داویە هەفتەیاندا بەرپرسێ کۆمەڵە قوتابیان کورد بووە لە ئەوروپای و سەرۆکێ لژنا قوتابیانە دەربە بووە لە برێتانیا دە هەمان هەیامێدا بووە ئەندامێ لژنا مرکزی یا پارتی هشیار زێباری خاڵێ مەسعود بارزانی سەرۆکەیە پارتی دموکراتی کوردستانە ئەنکۆ برایە حەمایل خەنا هەڤژینە مستەفا بارزانی ساڵە 2011 کۆچا داویە کرد. ساڵە 1970 نوێنەرێ بلندێ بەرەی کوردستانی بووە لە ئەوروپای و دوهەمان ساڵدا لە کۆنگرا دەهەمی یا پارتیدا ئەبووە ئەندامێ مەکتەبە سیاسی یاوێ حیزبێ. لە ساڵە 1970 هەتا 1991 بەرپرسێ پەیوەندیان دەربەیە پارتی بووە. لە ساڵە 1992دا ئەبووە بەرپرسێ پەیوەندی ناودەوڵەتیان پارتی هەتا 2003. هشیار زێباری سەدەماوی چەندەیە کۆ لە ساڵێن نۆتاندا هەتا هەرفینە سەدەم سلکێ دەرڤە و پەیوەندی ناودەوڵەتیە پارتی کارکردیە هەش بەروێ چەندێژی بیە کەسێکی دیار ناوا ئۆپۆزیسیۆنە عێراقی و ساڵە 1990دا بیە سەرۆکێ پەیوەندی ناودەوڵەتی یان ئۆپۆزیسیۆنە عێراقی لە سەردەمە شەڕی ناوخوا زێباری ئەندامێ شاندا دانوستانسکار یا پارتی بووە ji بۆی گوتبێژکردنا ئاشتیان نابەرە پارتی و یەکەتی کو هەرێک ژە جەولەیەن دانوستاندن لە پاریس و ئێرلندا و ئەنقەرە و لەندەن و واشنگتۆن بوونە لە پشتی هەرفینە ڕۆژەمە بەعزل ساڵە 2003 هەتا ساڵە 2014 وەزیرە دەرەوەیە عێراقی بووە لە هەرێک ژاپان حکومەتان لە 3 ئیلونا 2003 هەتا 27 حوزەیرانە 2014 لە سەردەمێ جڤاتە حکومدا ji بۆی ئەیکەم جارە بووە وەزیرە دەرەوەیە عێراقی لە حکومەتە دەمکی عێراقدا بسەرۆکاتیە ئەیات عەلاوی جارێکەدەن بیە وەزیرێ دەربەی عێراقی کۆ لە 28 حوزەیرانە 2004 هەتا 7 نیسانە 2005 لە حکومەتە ڤەگوهاستندا بسەرۆکاتیە ئیبراهیم جەعفەری جارێکەدەن ئەبووە وەزیرە دەربەی عێراقی لە 3 ئەیارە 2005 هەتا 20 ئەیارە 2006 دە یەکەم حکومەتە هەڵبژارددایە دەستوریە بە سەرۆکاتیان نووری ماڵکی هشیارە زێباری ئاپۆستەیە وەزارەتە دەربە وەرگرت کۆل ساڵە 2006 و هەتا ساڵە 2010 لە حکومەتە دووەمی ماڵکیشدا ساڵە 2010 هەتا 2014 جارێکە دن بووە وەزیرە دەربەی عێراقی بەلێ دە حکومەتە حەیدەر عەبادیدا ساڵە 2014 بووە وەزیرێ دارایی هشیار زێباری لە مووسڵێ خواندیە و ساڵە 1976 لە زانکۆ ئوردن باوەڕنامەیە بەکالۆریۆس دە کۆمەڵناسیەدا بدەزوانیە ئەت ساڵە 1980 لە زانکۆ ئێسێکسیە یا برێتسانی باوەڕنامەیە ماستەرێ دە کۆمەڵناسی و گەشەپێدانێدا بەدەزوانیە